بەڵێ سەرکۆ سەحار بەیانیتان باش و هیوادارم ڕۆژێکی زۆر باشتان هەبێ. لێرە لە هەمە بامان چێوە لاقەزای چەمچەماڵیش کەشوها زۆر خۆشە و خۆرەکاوێکی زۆر خۆشە و ڕۆژ بەدرەوەی و هیچ هەور و هەڵایەکی لێ نییە بۆ هێزەوەکە لێرە زۆر تایبەتە. بەرزبەت بابەتەکەی ئەمڕۆمانەوە لە قەزای چەمچەماڵم و هەروەها شوێنەکەش لێم سەنتەری گەنجانی شۆڕشە و لێرە لەنێو سەنتەری گەنجان گەنجێک بەشێکی تایبەتی لەنێو سەنتەری گەنجاندا کردەوە کە ئەویش دروستکردنی مۆزەخانەیەکی کولتوریە و ئەتوانم بڵێم زیاتر لە 50,000 پارچەی کولتوری کۆنی کوردەواری تێدا کۆ کردوێتەوە و لە شوێنی ناوچە جیاوازەکانی کوردستان و بە تایبەتی منتیقەی گەرمیان و قادرکەرەم و دەوروبەری ئەم پارچە کولتوریانەی لە خەوتان و لەناوچوون پاراستووە هەندێکی کڕیوە هەندێکی بەدیاری بۆ هاتووە. لێرە لە نێو سەنتەری گەنجان شوێنێکی تایبەتیان بۆ دروست کردووە کە ڕۆژانە دانیکەران و گەنجان دێن بۆ ئێرە و سەردانی ئەم شوێنە کولتوریە دەکەن و ئەو شتانی کە لێرن دەیبینین و هەروەها لامان کاردا خوێندکاران و بە تایبەتی خوێندکارانی خوێندنگاکان و زانکۆکانیش لە کاتی بۆنە و مەراسیمە تایبەتەکاندا ئەم شتە کولتوریانە بەکاردێنن و سوودی لێوەدەگرن. ئەگەر کامێرەمانەکە ماوکار بە هەندێک لێوێنەکان دەگوازینەوە دواتریش سە لەگەڵ ئەو گەنجە دەکەم کە ئەم بابەتە کولتوری و پارچە کولتوریانەی لە نێو مۆزەخانەیەکی تایبەت بە نێو مۆزەخانەی چەمچەماڵ لە ناو سەنتەری گەنجانی شۆڕش کۆ کردوێتەوە. وەکو ئاماژەم پێکرد زیاتر لە 50,000 پارچەی کولتوری تێدا کۆکراوەتەوە کە جیاوازە هەر لە جلوبەرگ و هەر لە ئەو بابەتە کۆنانەی کە جاران بەکاریان هێناوە بۆ خواردن و خەوتن و مانە و ژیانکردن و هەروەها بەشێکی دیکەشی ئەو ئاژەڵانەیە کە با بڵێن مشکراونەتەوە بابنگیانیان لەدەستدا دواتر بە جۆرێک لە جۆرەکان مۆمیا کراون و دانراون بە نێو مۆزەخانەکەیە کە سەردانیکەران و خوێندکاران و گەنجان کە دێن بۆ ئێرە چێژێکی تایبەتی لێ وەردەگرن. من دەمەوێت لەگەڵ ئەو گەنجە قسە بکەم کە خاوەنی ئەم مۆزەخانەی لە نێو سەنتەری گەنجان کەم کردوێتەوە کاک ڕۆستەم قادر ئەگەر بیتە ئێرە قسەم بۆ بکەی کە خاوەنی ئەم مۆزەخانەی لە نێو سەنتەری گەنجاندا کاک ڕۆستەم سڵاوت لێبێ و بەیانی و باش بەشێکی ڕاستەوخۆ لە کورسات نیوزۆ لەگەڵتان ئەم پارچە کۆنانە بیرۆکەی کۆکردنەوەی لەکوێ دروست بوو. سڵاو لێوە سڵاو لە کەناڵی کورسات بەخێر بیان سەر چاومان. ئەم شتانە 14 ساڵە خەریکی ئەم شتا کوردەواریانم کۆم کردێتەوە لە شاری چەمچەماڵە بۆ ئەو گەنجانی شاری چەمچەماڵ و شاری سلێمانی هەموو شارەکانی تر دێن سەردانی ئەم شوێناکەن. لەگەڵ ئەوەشدا بۆ هەموو قوتابخانەکان ئەچین فیستیڤال و شتیان بۆکەین بۆ زانکۆی قلیاسان و بۆ بۆنەکان بۆ هەموویان. زۆر باشە. ئەو پارچانەی کە لە نێو مۆزەخانەکەت کۆکراونەتەوە بە دیاریکراوی پێش ئەوەی داخلی لای بین باسیەوە کە زیاتر لە 50,000 پارچەیە. ئەو پارچانی دیکی کە لێرە جێی نەبووەوە لەکوێ کۆت کردووە؟ بەڵێ 10,000 پارچەم بردووەتە ماڵ لەبەرەوەی شوێنەکەی تۆ زیاد بچووکە 50,000 زیاتر لەیرایە 10,000 لە ماڵە کۆم کردێتەوە. هەندێکی بە پارە کڕیمەوە هەندێکشی خەڵک بە دیاریێنێ بۆم لێرە عەرزێکە. باشە باسی ئەوم بۆ بکە جگە لە سەردانیکەران بۆ گەنجان کە دێن بۆ نێو مۆزەخانەکەەوە چێژێکی لێوەرەگرن لەم بابەتانی کە لێرە دارناوە خوێندکاران و گەنجان من ئاگدارم ئەیبم بۆ بوون ناسەبات ئەوە چۆن؟ خۆم ئەیبم دیزاینەکانیان بۆ دانم و بۆ هەموو قوتابخانەکان ئەیبم لەگەڵ ئەوەشدا بۆ لادیەکان بۆ یەکترناسین و بۆ دیدار و ئەمانە بۆ گوندەکان بۆ ئەم شوێنانیش ئەم شتانە ئەیبم لێوە عەرزێ. زۆر باشە. ئەم پارچە کولتوریانەی کە لەنێو ئەم مۆزەخانەیە کۆکراوەتەوە هەمویان بابەتی کۆن و نی سەردەمانی کۆن ئەتوانی پێم بڵێ نوێژۆکیان بۆکەی دەگەڕێتەوە کۆنترین پارچە لەنێو ئەو مۆزەخانی پێ بۆکەی دەگەڕێتەوە؟ بەڵێ بڕنۆم هەیە 1970 پارەی عوسمانیمانەیە مۆری عوسمانیمانەیە ئەیتر شتی زۆرمانەیە بۆ نمونە ئەو مەشکەی لێ و دەستاڕی لێ و سنووقی براقی لێ و ئەو شتانە شتی زۆری لێیە. کاک ڕۆستەم تا چەند گرنگە ئەم بابەتە کولتوریانە ئەم پارچە ئاسەوارە کۆنانە بمێنێتەوە؟ بەڵێ وەڵای من ئەوەتان لە نەمان پاراستومە ئەم شتانە ئینشەڵا هەر ئەمێنێت و تازەیەکەینەوە بۆ ئەم جیلێ تازەیە. بەڵێ ئاسان من پرسیارێکمە بوو لەسەر ئەوەی بەو بەڕێزا گەلەی بپرسی ئێسا بۆ نمونە هەر لە چەمچەماڵی خۆشەویست لەو گوندانەی کە نزیکن لە چەمچەماڵ
هەندێ ماڵ هەیە کۆمەڵێک کەرەستیان هەیە کە ئیساڵی بۆن نە هەفتاکان هەشتاکان هەندێکیشان لەوانەیە پێویستیان نەبێ ئەوان هەوڵێن ئەم کەرەستانە لەم جێگەی خۆیان کۆکەنەوە بۆ نمونە لەوانەیە ماڵی وا هەبێ بێشکەی کێ بێ چەندین مناڵی تیا گەورە کرد بێ ئەم بێشکێ ماوەتەوە ئەتوانێت ئەو سوودی لێ نبینێ بەس ئەمانەتوان لە مۆزەخانەیە سوودی لێ بێن یاخو کۆمەڵێ باوەڵ هەیە کە شتیان تیا هەڵەگرت یاخو بۆنمە کەنتۆرێکی وا هەیە نوێنیان لە سەردانە کە ئێستا زۆری نەیبینی لێە ئەوانە کۆبکەنەوە بۆی پارێزگاری لێ بکەن یاخو زۆرجار بۆ کۆمەڵە فستیڤاڵ و کەسی کە پێویستی پێێتی ئەمان بەکاری بێنن ئەم هەوڵانیان ناوە زۆر باشە کاک ڕۆستەم هاوکارم سەرکۆ پرسیاری ئەوە ئەکات و دەڵێ دا هەندێک لە کوندەکانی دەوری قەزای چەمچەماڵ و ئەم ناوچەی خۆمان ڕەنگە کۆمەڵە بابەتی کۆنی کولتوری و باوەڵ و ئەو شوێنانی کە باڵێنتە لەسەری نووسون یاخود بەکاریان هێناوە وەکو ئەو باڵانی پشتیتەوە تا ئێستا هەوڵ داوە کە سەدانی کوندەکانی بۆی بۆ ئەوی ئەو پارچانەش خەوتان بپارێزی بیانین بۆ مۆزەخانەکە زۆربەی ئەو شتانەین ئەوێن ئەو لادیانەیە هێنامە بەڵێ هێنامە لێرە ئەرزم کردووە بار بنێنێکش خاڵاتیان خۆیان باڵێن لە گوندەکان بۆ لە ناوچەکانی دیکەوە کە پارچێکی کۆنیانە بە پەیوەندی پێوە دەکەن بەڵێ پەیوەندی پێواکەڵێن با لێرە بێن لە خەوتێ ژێنە دێنم لێرە ئەرجێکم و پیشانی ئەم جیلە تازەیە باشە یەک پرسیایی دیکە لێ ئەەکەم جگە لە قەزای چەمچەماڵ و دەوروبەری منطقەی قادرگەرم و سەناو ئەم ناوچانی نزیک خۆمان لە دەرەوەی قەزاکە لە سلێمانی هەولێر و ناوچەکانی دیکە پەیوەندی پێکرا و پارچەی کۆنت ڕاست بسپێرن و بڵێن بارنا مۆزەخانەکە بێنێت بەڵێ نەک لەگەڵ ئەوەشدا ئایکڕم سبۆ منە بەخوا بۆ پارچەیە ڕۆشنەکە نەجەف و کەربەلا چوومەتە بەغداد چوومەتە هەولێر بۆ سلێمانی طبعا خەڵکیشەیە لە سلێمانیە ئەڵێ بە ئەم شتان نەکەوتێ لێرە باشە دەستەکانە خۆش بە ڕۆستەم قادر خاوەنی جان ئەفەن زۆر زۆر سوپاسی سەنتەری چالاکی گەنجانەکەین کە ئەم شوێنیان داوە بێن سەر بە مناڵپارێزی کوردستانە زۆر زۆر سوپاسیانەکەی کە ئەم شوێنیان داوە پێمان و خەوکانمان خۆش بە ئەمەش سپاسی ناڵپارێزی کوردستانەکەین کە هاوکاری گەنجێک بوون لە نێو قەزای چەمچەماڵ بۆ کۆکردنەوەی ئەو پارچە کولتوریانەی کە لە نێو قەزاکەدا بۆ ئەوی لە خەوتان و لە ناوچوون بپارێزن سەحر سەرکۆ هەندێک لە دیمەنەکانی دیکەتان بۆ دەگوازمەوە و کەسێک لێرێ هاتووە بۆی سەردانی مۆزەخانەکە بکە ئەگەر کات هەبێ ئەویش ئێوێ بۆ کورسات کات ئەوە دیمەنەکانن کە پارچەکان پارچەی کولتوری کۆنن کاک ئیسماعیل ساود لێبێ سەردانی مۆزەخانەکەت کە دۆ قسەم بۆ بکە تا چەند گرنگ ئەم بابەتە کولتوریانە بمێننەوە لە شوێنی خوا و بەڕێزت بۆ سەردانیێرە سەرەتا بەخێراتنی کورساتەکەم بەخێر بە سەر چاو مۆزەخانەی چەمچەماڵ شۆڕشتان بەسەر بگێتەوە دەستخۆشیان لێکم نمونونەکان زۆر بێ وەڵای شتێکی کولتوری جوانە بەڕاستی من زۆر دڵم بەم شتانە دێتەوە وەکو گەنجێک زۆر هیوایەتمە سەردانی ئەم شوێنە بکەم و سەیری شتەکانیان بکەم و نمونەی زۆر بێکال ڕۆستم بەڕاستی شتێکی جوانی کردە بۆ شارەکەمان و دەستخۆشی لێکەین و مای دەستخۆشیە و نمونەی زۆر بێت ئینشاءالله زۆر دەستخۆشی لێکەین کە ئەم شتە جوانانەی کردو بۆمان هاچەند گرنگکردنەوەکانیدا بیانهێنین بۆ ئێرە و ئەم بابەتانیان پێ ئاشنا بەڕاستی گرنگە لەبەرەوەی نەوەکانمان هەمووی ئەوێ بزانن ئێمەی کورد چۆنچۆنی پێگەشتینە و گەشتینەتە ئەم سەردەمەی ئێستامان و بە چی وەسائلێکە تێپەڕینە و ئێستاکە لەبەرەوەی جیلی ئەنتەرنێت و شتە ئەم شتانە لە سەردەمی ئێمەیەلا نەبووە بەڕاستی ئێمە ئەم بەم شتە کوردەواریانە پەروەردە بووینە و گەورە بووینە و باوا پیرانمان بۆ ئێمە شیوادارین کاکە ڕۆستەم نمونەی زۆر بێ و دەستخۆشی لێکەین و دەستخۆشی لە سەنتەری گەنجانی شۆڕشەکەین دەستخۆشی لە ناوپارێزەکەین کە ئەم شوێنە جوانەی بۆ دابین کردو و هیوادارین نمونەی زۆر بێت خۆش زۆر زۆر سپاس ئەلبەتە سەحەت سەرکۆ ئەوە گەنجێک بوو لە گەنجانی کە سەردانی مۆزەخانەکەی کردو بە گرنگ دەزانێتان پارچە مێژویانە بپارێزێت و بۆینەوەکانی داهاتووشمانیان پێ ئاشنا بکرێت و لە هەمان کادا لە خەوتان بپارێزێت باڵێ ئێمەش دەست